داعش دەستی کردووە بە تاقیکردنەوەی چەکە دەستکردەکانی خۆی و لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا بە چڕی دەستیان کردووە بە بردومانکردنی ناحەی تازە. تۆپی جەهەنەم ناوی ئەو چەکە نوێی داعشە کە بە سوودوەرگرتن لە بوتڵی غاز دروستی کردووە و بەهۆی زیانەکانی ئەو چەکەوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا نزیکەی 60 هاوڵاتی دانیشتووی ناحەی تازە خورمات و ڕەوانەی نەخۆشخانە کراون و بە وتەی پسپۆڕانی تەندروستی ژیانی بەشێکیان لە مەترسیدایە. ژمارەیەک لە بەرکەوتووەکان دەڵێن لە کاتی کەوتنەوەی ئەو بوتڵە غازانەدا بۆنێکی ناخۆش بڵاو بووتەوە و چاویان ئاوی کردووە و تەنگە نەفەس بوونەوە تا گێنراونەتان نەخۆشخانە برین لەسەر جەستەیان دروست بووە. بارودۆخمان باش نییە لە دوێنێەوە بردومانەکرێن و ئێستا بارودۆخمان بەم شێوەیە تەنگە نەفەس ئەبین. داوا لە حکومەتی ژەکەین بارودۆخی ئەمنی ناوچەکەمان بپارێزێت تەنانەت هیچ دام و دەستگایەکی حکومی داوامی تێدا ناکرێت و مناڵەکانیشمان ناچن بۆ قوتابخانە. ڕۆژانەش 15 بۆ 20 موشکمان ئاڕاستە ئەکرێت. دوابەدوای بردومانەکانی داعش بۆ سەر ناحەی تازە پارێزگاری کەرکووک و بەرپرسانی حەشدی شعبی و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبوونەوە. پارێزگاری کەرکووک ڕایگەیاند مادەی کیمیایی لەو بوتڵانەدا هەبووە. داواشی لە سەرۆکوەزیران کرد بۆ کۆنتڕۆڵکردنەوەی گوندی بەشیر بە هێزی ئاسمانی هاوکاری هێز ئەمنیەکانی ئەو ناوچەیە بکات. شتێکی زۆر هەیە تا حتا بە دەرەجەی بگاتە دەرەجەی یەقینیش کە نەوعە مادەی کیمیاوی لەناو ئەم تۆپبارانەدا هەیە بە پێی ئەو زانیاریانەی کە وەرمان گرتووە لە بەشی تەندروستی کەرکووک ئەو کەسانەی کە بریندار بوونە تووشی تەنگە نەفەسی بوونە بەعزێکیان پێستیان سوتاوە ڕۆژێ دوای ئەوەی کەوە ئەم تۆپبارانە کراوە. پێشووتر ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی لە راپۆرتێکدا ئاماژەی بەوەدا کە چەکدارانی داعش لە چەند ناوچەیەک چەکی کیمیاییان دژ بە هێزەکانی پێشمەرگا بەکارهێناوە. لەو بریندارانەی کە براونەتە نەخۆشخانە و ژمارەیان نزیکەی 60 کەس بووە هەندێکیان تووشی تەنگە نەفەسی بوون و هەندێکی تریشیان توانایی بینینیان کەم بۆتەوە و هەندێکی تریشیان برین لە سەرجەستەیان دروست بووە کە سەرجەم ئەم نیشانانە هێمان بۆ ئەوەی لەو بردومانەدا چەکی کیمیایی بەکارهێنراوە. ڕۆکان جاف NRT ناحەی تازە.